بەناوی خۆبەخشندنەوە میێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوە زیز و خۆشەویست ئەمڕۆ لە دیاردەی فرێدانی خۆراک بۆ نێو زبڵ و خاشاک دەکۆڵمەوە بێگومان فرێدانی زبڵ و خاشاک لە هەرێمی کوردستان بووە بە دیاردەیەکی باو و پێویستی بە هەڵوەستەکردنە فرێدانی خۆراک لە هەرێمی کوردستان ڕێژەکەی یەکجار مەترسیدار بووە ئەو شوێنەی من ئێستا لێ وەستاوم شوێنی فرێدانی پاشماوەکانی خەڵکی شاری هەولێرە بەڵام بەداخەوە ئەوەندەی خۆراک و خواردەمەندیەکان لێرە دەبینی زبڵ و خاشاک بەرچاوت ناکرێت بۆ ئەمڕۆ دەپرسم و لێکۆڵینەوە دەکەم لەسەر فرێدانی پاشماوە خۆراکیەکان دەکۆڵمەوە بزانین ڕەهەندی دینی چۆنە بۆ ئەم بابەتە ژینگە دۆستان پێمان دەڵێن ڕێژەی فرێدانی خۆراک لە نێو زبڵ و خاشاکەکان چ ڕێژەیەکە فرێدانی خۆراک لە هەرێمی کوردستان بووە بە دیاردەیەکی باو و پێویستی بە هەڵوەستەکردنە بە پێی ئامارەکان پاشماوە خۆراکیەکان 150 زبڵ و خاشاکی هەرێم پێک دەهێنن بێگومان ئەمەش ڕێژەیەکی یەکجار زۆرە بە پێی ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 4600 تۆن زبڵ فرێدەدرێت 2400 تۆن لە هەولێر و 1200 تن لە سلێمانی و 1000 تۆنیش لە دهۆک ئەوەی کە جێگای نیگەرانیە ئەوەیە کە 150 و زبڵانەی لە هەرێمی کوردستان فرێدەدرێت خۆراکە بەم شێوەیەش مانگانە لە هەرێمی کوردستان 69000 تۆن خۆراک فرێدەدرێت حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 7 ملیار دینار بۆ فرێدانی خۆڵ و خاشاک خرج دەکات واتە 3 ملیار و 500 ملیۆن دینار خرج دەکات بۆ فرێدانی تەنها خۆراک سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ڕێگای 6 کۆمپانیاوە کۆ دەکرێتەوە هەموو زبڵ و خاشاکی ماڵان شوێنە گشتیەکان گۆڕەپانەکان کۆ دەکرێتەوە و ڕۆژانە لە ڕێگەی 600 ئامێرەوە نزیکەی 2000 تەن زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە و دەگوازرێتەوە بۆ زبڵخانەی کانی قرژاڵە بەپێی ڕیسێرچێک کە کراوە کە ئامێرەکان بۆ ماوەی 15 ڕۆژ چەند سامپڵێک وەرگیراوە لە ئامێرەکان و جیا کراوەتەوە پێکاتەی زبڵ و خاشاکەکەیان بابەتەکەی ئێوە کە لەسەر خواردن و پاشماوەی خواردنە دەتوانین بڵێن نزیکەی 130 پاشماوەی خواردنە لە پێکاتەی زبڵ و خاشاکی شاری هەولێر بەدڵنیاییەوە هیچ مەوادێک باش نییە فڕێ بدرێ ئەنجا چ جای خۆراک کە دەتوانرێ چەندین سوودی لێ بگەڕێتەوە بۆ لایەنی دووەم یعنی کە بگەڕێتەوە و دووبارە بەکار بهێنرێتەوە بۆ خواردن بەڵام بەداخەوە بەهۆی کە زۆر بەشی لە چێشتخانەکانە بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنماییە ژینگەییەکان و بۆ زیاتر ڕاکێشانی مشتریەکانیان تەواو کاری کردوتە سەر ئەوەی لە کێبڕکەی نێوان چێشتخانەکان وای کردووە کە ڕۆژانە لەسەر چێشتی لەسەر بۆ هەر کامێک هەر تاکێک کە سەردانی چێشتخانە دەکات زۆر زیاتر لە حەدی پێویستی خۆی خواردنی لە پێش دادەنرێ کە بە دڵنیاییەوە ئەو خواردنانێک کە دادەنرێ لە تااقەت و لە حەجمی خواردنی تاکەکە بەرزترە بۆیە پاشەوی ڕاستەوخۆ فڕێدەدرێتە ناو حاویەکان و لە ماوەی هەر هەمان ڕۆژدا هەمووی دەگوازرێتەوە بۆ زبڵخانەی کانی قرژاڵە بۆیە ئەو ڕێژەیە کە پاشماوەیەکی زۆرە نەخێر هەموو ماوادەکان پێکەوە تێکەڵ دەبێت لەگەڵ پلاستیکۆوانە هەتاوەکو ئێستاوا حالیان لە مەرحلەی تەندەرینگە کارگەی ڕیسایکلینگ بۆ هەولێردا دەندرێ ئەو کاتە سوودی لێ دەبێنرێ بەڵام تا ئێستا نەخێر سوودی لێ نابێنرێ کاری هەڵگرتنەوە و بەرنامەی خۆڵ و خاشاکی ئێمە زبڵی ماڵان کە ئامێری کەپسەکانە هەڵگرتنەوەی زبڵی ماڵان دەکەن بە شێوەی ڕۆژێک ناڕۆژێکە یعنی بە شوێرەی ئەو خشتەی کە ئێمە دامانناوە بۆ سایق کەپسەکان و بۆ ئامێرەکان هەموو ماڵێک ڕۆژێک ناڕۆژێک زبڵیان هەڵدەگیرێتەوە بە نسبەت بازاڕەکان و شوێنە گشتیەکان ڕۆژانە لە جارێک یان دوو جاریان زیاتر بە ژێرەی پێویستی بازاڕەکە بەرنامەمان بۆیان داناوە هەرچ کاتێک حاویە باڵێن پڕ بوو پێویستە لەلایەن کەپسەکانەوە هەڵدەگیرێتەوە کەوەکو باسشم کرد تێکەڵە هەمووی پێکەوە کۆ دەکرێتەوە و دەگوازرێتەوە بۆ زبڵخانەی کانی قرژاڵە لە ماوەی 15 ڕۆژە دوو سێرچ کرا یەکەم کێشانی زبڵی شار دووەم ریسۆرس ینی دابەشکردن و سەرچاوەکە و کە تەوزیع دەکرێت بزانی ئەو زبڵ و خاشاکە لە چی پێکاتوە چونکە گرینگە بزانیت پێکاتەی زبڵی خاشاکی تۆ لە پێکاتەکانی چییە وردەکاری پێکاتەکانی چییە لە ماوەی ئەو 15 ڕۆژە هەر ڕۆژی بۆ نمونەکە وەردەگیرە 8 ئامێری کەپس دەهات نایلۆنێک باڵێن لە شێوازی لەسەر ساحەکان نایلۆنێک ڕووکرابوو میزان و وەزنی تایبەتی خۆی کرێکارەکان زبڵەکەیان زیادە کردەوە پاشەوەی کە زیادە کرایەوە بە گوێرەی خشتەیەک
هەموو ئەو پێکهاتانەی کە یەک پێکهاتە بوون با بڵێن پاشماوەی خۆراکی بەجیا هەمووی لەلایەک دادەنرا کاغەز لەلایەک شوشە لەلایەک ئاسن لەلایەک پلاستیک لەلایەک ئەوانەی هەر مەوادێکی هەیە هەمووی جیا دەکرایەوە پاشان وەزن دەکرا بە جۆرەی ئەو هاوکێشەیە کە داخل دەکرا ڕێژەکەی بۆ دەردەکرد پاشان لە ماوەی ئەو 15 ڕۆژە کە هەموو ڕۆژێکە 8 سامپڵ وەردەگیرا گەیشتین بە ڕێژەیە کە دەتوانین بڵێن ئیسفادەی لێ بکرێ وەکو ڕیسێرچێک و وەکو بەحسێک لەسەری بۆ نمونە پاشماوەی خواردن وەکو باسم کرد 130 نزیکەی پلاستیکمانەیە 128 نزیکەی کارتۆنمان هەیە 110 دەتوانین بڵین ئەمان هەمووی بە نزیکراوێت چکە لێرە هەمووی بە پۆینت وا لەژێر دەستنایە دایبی کە هی مناڵان و ئەوانە 106 نزیکەی چکە ئەوانە وەزنیان زۆرە وەزنی قرس دەبێتەوە ئاسنمان هەیە 103 ئەلەمنیۆم و شوشە و تەختە و ئەوانەش باقیەکەیەتی لەگەڵ کاغەز ئەوانەش باقی ئەو سەدایانە پەیا دەکات بۆیە ئەو مەوادانە و هەر بە مناسبەی ئەوەش کە باسی کەم لەگەڵ چەند مامۆستایەکی زانکۆ بە هاوکاری ئەوان لە زانکۆی سەلاحەدین بەشی ژینگە کۆلێژی ئەندازیاری چەند مامۆستایەکی تایبەت بوون بە ژینگە سێرچێکمان کرد لەسەر گەڕەکێک دووبارە بۆ ماوەی هەفتەیەک چەند ماڵێکمان بە نمونە وەرگرت و گەڕەکێکشمان بە نمونە وەرگرت کە نمونەی شاری هەولێر بێ دەرکەوت هەر تاکێک لە هەولێر 1020 غرام یعنی کیلۆیەک و 20 غرام پاشماوەی هەیە هەموو تاکێک لە ئێمە زبڵ و خاشاکمان ڕۆژانە کیلۆیەک و 20 غرام یعنی ئەگەر بۆ نمونە شاری هەولێر و دەوروبەری ئەگەر نزیکەی 2 ملیۆن بێ کەواتە تحقیقی ئەو ڕقەمە دەکاتەوە کە ئەڵێن 2000 تەن ڕۆژی زبڵ لە هەولێر هەیە من ئێستا کە لە کانی قژاڵم ئێرە دیاریکراوە بۆ فرێدانی پاشماوەکانی خەڵکی شاری هەولێر کە لێرە ڕۆژانە زیاتر لە 2000 تەن خۆراک فرێ دەدرێت ئێرە ئەو کەپسانەی کە دەیبینن ئەوەی کە ئێستا کە دەیبینن ئەو فرێدانی پاشماوەی خۆراکی خەڵکی شاری هەولێرە ئەمە سەیرەکەینەوە بینین بزانین چی تێدایە لەناو هەولێرێ زبڵ و خاشاک کۆ دەکەنەوە بەڵێ لە دەرێ هەولێرە شاوێز بڵێت چەند خواردن فرێ دەدرێ خواردن زۆرە لەناو کەنەکەکانی زبڵ وڵا بێعەز زۆرە برنجە و نانە و کورە گۆشتە و کورە عالەم کاب ئەوە مایە هەموو ناو فرێ دەدرێ خاوێنیش خاوێنش فڕە دەدرێ بەڵێ یعنی ئەو کەپسانە کە ڕووی دەکەن خۆراکی تێدایە هەموو جارێ بەڵێ بەڵێ بە دڵنیای هەموو شتێک تێدایە کەپسانەی کە ئێوە دەینن خۆراکی تێدایە خواردنی تێدایە وڵی سەتەنەشتای خواردنە یعنی ڕێزمێ لە بۆ خەرکی خەرکە و شی و شتەی دەخوابایی خۆی دەقاتی خۆی دروست دەکە لە مارێ یعنی ئەو زبرێمە دەینین سەتان ئافتای سەتەنەشتای برنجە گۆشتە پەلکەنانە هەموو شتی تێدەیە هەمووی یعنی ئێستا زۆر خوارد کابراایە لە مارە 5 کەسە مچلە لە 15 نەفەری خواردنی دروستکە ئەمە هەموو ڕۆژەوە ئیشمانە ڕۆژێ تەقمەن 1500 تەن زبر دێتە و کانی قژارەی یعنی داوا لە هەوڵاتیان نەکەین بڕێگە و شی شتەی کەم کەنەوە یعنی قەنەعات کە ئاوێت تێ دەکەین نیوەی پەلکەنانە نازانم چ بکەینەوە ڕۆژانە خواردن و خۆراک لێرە ئارێ وەڵا زۆر بازاران شی دێ پرش شیو دێتێ ڕوون دێتێ فرێدە دەخەرێک زۆر ئەسە کەپسەیە بەخوامشم 150 خواردنە تەڕێە هاشاڵ تەڕێخ تەماتێ خیارە دەمێتەوە فرێدە هەر هەمویان خواردنەکی زۆر فرێدەدا زۆر زۆر بێغێ خاستن سەفرەی سەمە خۆم قەلابم خاست علاقەش بار دەکەم سەفرەی زۆر زۆر کورە شیوی مەتعەمی شیوی تازیەی منتەنا حسابی نەفرێدی جێ سەفرەکان زیاتر خاوێن دەکەنان لە سەفرە و گشتی خەڵک خواردنێکی زۆر فرێددا بێ حساب خەرێک بەس ئەوەیە دێ بێتە خۆشی و حساب ناکە پاژە خۆشی گەچ لێ دەکات کاکە بزانە پاژە خۆ دەڕۆی سبەز دەمێنێت بەجی نامینێ ویان نا ماقولەت و منزل دۆرمە بەزیبێلی شی بە علاقان بەزیبێلی شتی وایە بەقوڵا کاملا بەس یعنی زۆر بە منزل من دێ بە زۆر بووە زۆر بوو یعنی وەڵی بەشی 4 نەفر 5 6 نەفەری بەزی فڕیاندایە بەخۆم دیدیتم
چەند هزاران زار لەو خەڵکیێت و کە ڕۆژانە و پاشماوەیانیان دەبێت مەفروض خەرێک ژینگەی پارێزی کە بۆی زەمە شەو ڕۆن بەخوای بە شەو ئیش دەکەین بە ڕۆژ ئیش دەکەین معاشەکەمان کەمە مەقسەدم ئەندا بەڕەمانێک هیچ ناکەمان 10 ملیۆنیە ئەو تەمە شەو ڕۆژ دەکەینمان دەبێت 300 هەزاری بە گەرمایە بە سەرمایە معدەل زادەی حەقوێ عادەتان دەکا خەرک بەخوا ناوە داوی ئەمە زادەی بەخوا ئیش دەکەین هەر لە دوو مەدەبێ فرێدایە تاگەری فرێدایە علاقەی فرێدا بەخوای ئەمەشمە سێ بیرانە بەخوای سبنێ چوومە علاقە نەبوو هاتیمەوە علاقە هەبوو مەماوەنی سعاتی پڕ علاقە بووە علاقەی تازیە خاصە تازیەکان یعنی هیوادارم خەرک تازیەکان ئەو تا ڕقەمی مەلم کەسی کاکە لە فرانزی تازیە هەیە وەرە علاقەی بارکە وەرگا کە پس بابێ ئەڵ ئاسام و کاکە ماقولات و ئەستا منەوە ئەو تا هەموو تازیە مبارەک بیا چۆنی باش برایەکە تو لە کوێ وەڵا لە شارەوانی و قەدەر شارەوانی بەرێ باشە ئەو خەڵکی کە زبل و خاشەکان فرێدەدا بەرێ. خواردنی تێدایە برنجە و نیسکە و ئەو شتانەش فڕێ دەدەن هەموو خواردنیش بەرێ هەرێ وەڵا نانی فڕێ دەدەن نانیش فڕێ دەدەن ناو سبری تو کەپسەکان کە تەنەکان خاڵی دەکەن خواردنی دەبینن بەرێ نانیش فڕێت ئەمە نانەکەی هەر دەگرینەوە قورآانی فرێدە نەگەوە خەڵکی فرێددا قورآن لە قورآانی گەورەترەیە دیتی دەناو زڵدانە بۆ خۆم هەرم گرتەوە قورآانی فرێدەن هەرم گرتەوە لە من دوایمدا یانی نایتم لێرە سوستاندیتمان باشە خواردن فرێدەدرێتە ناو زڵدانە بەێ شیوە گۆشتە برنج هەموو شتێک نانەکەی خڕ دەکەینەوە بە خۆمان دەینە بسوورمانش لە خۆی ببە ڕۆژێ تۆ شتانە دەبینی خواردنوش ڕۆژانێک بەبیرت دێ خەڵک نەبوو خواردنی نەبوو بخوا ئێستا خەڵک بە شێوازە گۆڕایە خواردنی فرێدەدا بەخوا خەر غرور بۆ برا ئارێوە ئەگەر نارە غرور نەبی کەس شیوی فرێددا هەردانە لە تێر و تارێکی با لە خۆی بخوا هەمووی لەگەڵ زڵی پیستێکەڵ دەکەن تێکا لەگەر عەفازە و لەگەر ماچشتی بێز نایەرگریەوە زارات ئەمەش فڕی دەدەین بێگومان فرێدانی خواردن لە هەموو جیان دیاردەیەکی باوە بەڵام لە زۆر شوێن چارەسەر کراوە هەرێمی کوردستان خەریکە فرێدانی خۆراک تێیدا دەبێ بە دیاردەیەکی باو بەپێی لێکۆڵینەوەیکی نەتەوەیە گرتووەکان ساڵانە 931 ملیۆن تەن خۆراکی بەکارنەهاتوو فرێدەدرێت کە دەکات 17 ڕێژەی هەموو خۆراکی جیهان فرێدەدرێت هەر بەپێی ئەم لێکۆڵینەوەیە بەشێکی زۆری خۆراکی بەکارنەهاتوو کە فرێدەدرێ خۆراکی ماڵەکانە لەم 931 تەن خۆراکەی کە فرێدەدێت 11 لەلایەن ماڵانەوە فرێدەدرێت کەمە بەڕاستی ڕێژەیەکی یەکجار مەترسیدارە ساڵانەش ئاماری برسێتی واتە و کەسانەی کە بە برسێتی خەویان لێ دەکەوێ و بە برسێتی لەسەر قەبرستان و شوێنەکان دەمێننەوە و خەو دەسێتە چاویان 821 ملیۆن کەسە لە تەواوی جیهان واتە سیرکەن ئەم خۆراکەی فرێدەدرێت زۆر زیاترە لە ڕێژێ و کەسانەی کە بە برسێتی خەویان لێ دەکەوێت لەگەڵەوەش هەزاران کەس بەهۆی برسێتیەوە ساڵانە لە جیهاندا گیان لە دەستدەدەن یاخود تووشی نەخۆشی جۆرا و جۆر دەبن هەر تێرێک خواردنی برسیەک فرێدەدات بەپێی لێکۆڵینەوەیەکی ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی دەڵێت ئەو وڵاتانی کە تازە لە گەشە سندنان واتە عێراق و دووەلی نامی ئەوانە ساڵانە 100 کیلۆ خواردن و خۆراک فرێدەدەنە ناو پاشماوەکان و زبڵدانەکانیان لە هەموو جیهاندا ساڵانە ملیارێک و 300 ملیۆن تەن خۆراک فرێدەدرێت ئەمە لە کاتێکدایە ڕێژەی برسێتی لە هەموو جیهاندا 821 ملیۆن کەس دەبێ واتە ڕێژەی فرێدانی خۆراک لە هەموو جیهان زۆر بەرزترە لەوەی کە برسیمانەوەتە تەنها و خواردانەی بە پێم داتانەی کابینیتان تەنها ئەم خواردانەی کە فرێدەدرێت بدرێت بە برسیەکان برسێتی تر لە جیهاندا نامێنێت و هەر بە پێم ئامارەیە و خۆراکی کە فرێدەدرێت ساڵانە
بەشی 2 ملیار کەس دەکات لە جیهاندا کە تێیدا تێر بن و ئیتر لە برسێتی ڕزگاریان بێت. لا هەرێمی کوردستانیش بە پێی ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە 850,000 تەن خۆراک فڕێ دەدرێت. کەم خۆراکانە نەک تەنها برسیەکانی هەموو هەرێمی کوردستان چارە سەر دەکات بەڵکو زەرێکی یەکجار زۆریش بە ژینگەی هەرێمەکەمان دەگەێنێت. خوازای خێرتانداتەوە کە ئەو بابەتە گرینگەکتان هەر بژاردووە. حقیقەتەن ئێستا زاهیرەک دەبینین کە خەڵک بەداخەوە کە هزار جار بەداخەوە کە دەبینین زۆر خواردن فرێ دەدەن ناو زبر و خاشاک. تامان بەڕاستی ئەوە دیاردەکی زۆر زۆر هەڵە و تاوانێکی گەورەشە. تاوانی گەورەیە لەبەر ئەوە یەکەمین شت خۆی گەورە تەبذیری حرام کردووە. یعنی ئەو کەسانی بەڕاستی ئیسراف دەکەن لە شت بێحەد شت خەسار دەکەن بەڕاستی خۆی گەورە زەرچەنیشتی کردوون و زەمی کردوون و بە برای شەیطانی لە قەڵەم داون. إن المبذرين كانوا إخوان الشياطين يعني براسي أو كساني شد سرف دكن وقدري شد نازانن وشد خسار دكن خواي قورا بمبذري لقلم دا ومبذريش براي شيطاني كواتا براسي زمكي زور زور قوري كإنسان دبي أو صفتي تيدان نبي أجر تمشاي واقعی ئابووری خۆشمان بکەین بەڕاستی ئێمە ئابووریمان هەندە گەورە و گران و بەقەدر و زۆر نییە هەتا ئێمە ئەوها شت ئیسراف بکەین و بە کەیفی خۆمان شتی خەسار بکەین بەڕاستی ئەو کەسەی ئەو ماڵی کەوا خواردن خەسار دەکەن ئەی خەنە ناو خۆڵ و خاشاکەوە بەڕاستی ئەمە جەریمەیەکی گەورەیە لە ڕووی ئابریەوە لە بەرچی چونکە ئەمن معاشم محدودە ویانە ئیمکانیتم محدودە واریداتم محدودە کە ئەو ئافرەتە ئەو خوشکە بەڕێزە دێ ئەو هەموو خواردنە بە بەلاش و عەلاج بەبێەوەی ئیسیفادەی لێ بکرێ ئەی خاتە ناو تەنەکەی زبری ئەی خاتە ناو خاک و خۆشاک بەڕاستی ئەمە زەرەرێکی زۆر گەورە لە ماڵەکەی دەدا لە ئابووری ماڵەکەی دەدا ئێمە ئەگە بتوانین ئەو خواردنە ئیستیغلال بکەین جا بە چ شێوەیەک یان ئەو خواردنەکەی لێ نەگەڕین خەساربی ئەگە تو نیوەڕۆژ شیوت لێنا چێشتت لێنا برنجت لێنا هەر خواردنێکت لێنا زیاد بوو کاکە ئێوارە گەرمیکەوە خۆ ئایبی تێدا نیە بەداخەوە ئێستا خەڵک وەی هاتووە بە بەترانی بە مەغروری شیوی گەرم کراوە ناخواتن ئەمەش کارەساتە بەراکەم ئەو بەڕاستی ئەوە ناشکریە ئەو کوفرانی نیعمەتە ئینسانەکان ئەنجامی دەدەن پاشان هیچ عیبی تێدا نیە بۆ بەیانیش ئێمە گەرمیکەینەوە هەندە ماڵ هەیە زۆر زۆری پێ عیبە بەیانی شیوی ئەمڕۆ بخوا یعنی پێی سەیرت ئەگە پێی بڵێ کاکە تو ئەوە سانێ وەڵا شوێنی شیوی دوونێمانەیان چێشتی دوێنێ گەرم دەکەین و پێ عەجایبە پێ عەنتیکەیە بەڕاستی ئەمە کوفرانی نیعمەتە بەڕاستی ئەو پەڕی بێسیفەتی بەرامبەر ئەو خوایە کە هەموو ناز و نعمەتەکان ئیویە خاڵێکی تر کەواتە ئەمە با لە ئابووری دەرنەچی ئەوە زۆر زۆر زەربەیەکی گەورە لە ئابووری هەموو ماڵەکان دەداتن جا کۆی تەمەشاکە ئەتو کابراایەت 10 کیلۆ برنجی دەکری بە 20,000 بە 25,000 ئەو برنجە نیوەی بستە ناو تەنەکە و نیوەی بستە ناو خاک و خاشاک بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە ئەو ماڵش ئەو پارەی بە بەلاش و عەلاج دەسی نەدەبتە پیاوەتی نەلۆشی دەبتە خێر خەڵی سێم لەلایەنی کۆمەڵایەتیەوە ئەمە زەرێکی گەورەیە تۆ ئەو هەموو خواردنە زەریفە ئەو هەموو ناز و نیعمەتە لە ناو تەنەکەی زبری و خاک و خاشاک بکەی بەڕاستی ئەمە خەڵکێکی زۆر لێ مەحروم دەبی ئەوەی کە ئەتو دەی هاوێ ناو تەنەکەی زبری خەڵکانێکی زۆر زگی بۆ دەکڕن کە نیتیان بیخۆن جا بەڕاستی ئەمە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی زەریمەیەکی گەورەیە پاشان ئێمە دەبی ڕوو لەو خەڵکەی بکەین ئازیزانم ئەو ڕۆژانەتان لەبیر کرد کە لە دوو دەڕاستەی دەسوڕانەوە گەنمان هەردەگرتەوە ئەو ڕۆژانەی لە بیرمان کرد ئەگە ماڵێک برنجی لێ نابای خەڵک بەس بە بۆنەکەی تێری دەخەوت کۆ نەیبوو بیکڕێتن چەند کەس لەو هەولێری لە گەڕەچێک دوو ماڵ ئەگە ئیمکانیەتی هەبایە جێژنە و جێژنە برنجی بکری باە خەڵک هەموو بەس خواردنیان ساوار و گەنمە کوتاب بوو هەموو خەڵک بەس بڕۆشی دەخوارد هەرچی ساواری مووسڵ هەبوو 100 ساڵ بوو لە مەخزنی کات بۆ خەڵکی هەولێرە ساغمان کردەوە خواردمە ئەوەمان لەبیر کرد ئەو
ساوارێک کە 4 پێشکەنێدا بوو خواردمان لە برسان خواردمان ئەوەمان لەبیر کرد ئەو هەموو فەقیری و نەهامەتی خەڵک هەموو ماڵی خۆی فرۆشت وەڵڵا خەڵک هەبوو بەڕی بم پێ خۆی فرۆشت هیچی نەما لە ماڵی بەس ئەوی خواردنی بداتە ماڵ و منداڵەکەی لە برسان نەمری ئەو ڕۆژانەمان لەبیر کرد بەڕاستی ئینسان نابێ ئەو ڕۆژانە لەبیر بکە ئەو گرانی ئەو 6 ساڵەی کە ئەو گرانی بەسەر ئێمەداها 2 حەسارمان لەسەر بوو جا بەڕاستی ئەم حاڵەتەی کە ڕوویدایە بەڕاستی ئەو کوفرانی نعمەتە بەڕاستی ئەوە ناشکریە و نەتیجەشی خراپ دەبی جا بۆیە ئیحساییەکان دەرێن لە کوردستاندا 135 ئەو خاک و خاشاکێک کە فێڕێ دەدرێ هەموو خواردەمە نییە والله ئەوە حرامە بە قورئان واللهی غەزەبی خوا بەوەی لێمان دەگیرێت کە ئەو ناز و نعمەتە ئێمە لە ناوتەنەکەیکەین حیفە پاشان ڕوو لە برانی مەطعەم دەکەم ئەوانەی چێشتخانەکان بەڕاستی نابێ ئەو خواردنە خەسار بکرێ کابرایەک دێ نان دەخوات چێش دەخواتن شیوێک دەخواتن 5-6 ئەتوو نەوعە شۆربای لە بۆ دادنەی ترشی ئەوەی بۆ دادنەی ئەتوو کاکە تو دوی دەخواتن ئەخە چارەکەیت کە تو دەسی ناو تەنەکەی دەکەی وەڵڵە حرامە تەمان لە میسر ئەو حاڵەتە ڕوویدا بەڵام زۆر بە جوانیان حەڵ کرد تەمان لە میسر 1 ملیۆن کەس ئەگە ئێستا زیاتریش نەبوون لە سای سیستەمی ئەو زاڵمەی کە ئێستا هەیە لە میسر 1 ملیۆن کەس لە زمانی حوسنی مبارەکی لە قەبرستانێ دەژیان هیچ جێ و مەوای نەبوو هەموو فەقیر بوون ناو قەبرەکان دەژیان لەگە قەبرەکان جێیان ڕادەقست و دەنووسن و بە ماڵ و منداڵەوە تەمان خەڵکی مسلمان ئەوانەی کە هەست بە ژین و دینی خەڵک دەکەن ئەوانەی کە زجیان بە خەڵک دەسووتێت بێبی بزانی ئەوەی زجی بە خەڵکی فەقیر دەسوێت بەس مسلمانە ئەگەنا تاغوت و مزریم و ئەوانەی کە لە های لاب دەژێن ئەستە خەیاڵی فەقیریشیان نیە ئەوە ناستان چیان کرد چوونە مەطعەمەکان وتیان کاکە ئەو خواردانەی کە دەمێنێت و فڕیان مەدەن ئێمە بەرمیلتان بۆ دەینین برنجەکان بەتەنێ ترشەکان بەتەنێ لە بۆماندانن فعلەن دەهاتن ئەوانەیان دەبر بەسە فەقیرەکانیان تەوزع دەکرد دوایە لەگەڵ مەجموعە مەطعەمێکی پێکاتن ئێستا بوویتە چ ئێستا بوویتە شتێکی ڕێکخراو ڕێک و پێک ئەوانە ئەو خواردنانە لە مەطعەمەکان هەموو هیچیان تێکراو نەکردێ مەطعەمەکان زۆر بە جوانی برنج بەتانێ ساوار بەتەنێ مەسەن ترشەکان بەتەنێ ئەی بەنە شوێنێکی لەوێندەر گەرازێکی گەورەی مەخزەنێکی گەورەی لەوێندە لە ناو شتی تایبەت دەکەن و لۆ فەقیرەکان دەمە بزانە بەڕاستی توانیان ئەو خواردنەی کە بە خەسار دەسی و فڕێ دەدرێ توانیان ئیستیغلالی بکەین ملیۆن کەسی پێتێر بکەن ڕون و ئاشکرایە کە لە هەرێمی کوردستان بە میوانداری بەناوبانگە بەڵام میوانداریەکەش لەسەر حسابی ژینگەیە لەسەر بە فیڕۆدانی داهاتە لەسەر زیادکردنی خۆراکی پاژماوەیە کە دەبینین لە کاتێکدا هاوڵاتیەک میوانی دێ دەبێمە سفرەکەی بڕازێنتەوە بۆ ئەوەی میوانەکەی گلینەکە یان لە کاتی لە چێشخانەکەی دەچێتە مەطعەمێک چێشخانەیەک داوای خواردنێکی زۆر دەکاتن بۆ ئەوەی نیوەشی بە فیڕۆ دەچێتن ئێمە تیمەکانمان لە ڕێکخراوی ئاڤیاری هۆشیارژینگە بەردەوام داوایان لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان کردووە هەوڵدان پاژماوەکانتان کەم بکەنەوە ئەو خۆراکانەی کە نایخۆن لە مەطعەمەکان وە داوای مەکەن و لە ماڵشدا ئەو خواردنە لێنن کە بەشی خۆتان دەکە پێویست ناکە تۆ 4 کەسی 12 پەرداخ برنج لێنێ بەڵکو پێویستت بە 2 پەرداخ تا 3 پەرداخ برنجە ئەوەندە لێن بۆ ئەوەی نەبێتە پاژماوە ئەگەر دەیکەوێ پاژماوە پێویست ناکە فڕی دێ ناو سەلەکانی زەبڵ بەڵکو لە سەربانەکان تا سینیەک دانێ ئەو سینیا ڕووی کە لەسەری تەیر و ئەو باڵندانەی کە لە گەڕەکەتدا یان لە لادەکەت یان لە مندقەی توبوونی هەیە ڕۆژانە سەردانی دەکات دەبێتە خواردنی وی ئێمە بە بەردەوام ئەو پەیامانەمان گەیاندۆتە هاوڵاتیان و هەوڵیشمان داوە بەردەوام بین بۆ ئەوەی پاژماوەکان کەمتر بچێتەکانی قژاڵە لە سەرچاوی سەرچەوە کەم بکرێتەوە بێگومان زووتر هەندێک داتا هەبوو کە بەپێی ئەو توێژینەوانەی کە کرابوون لەگەڵ ئەو فەرزانەی کە لە بەڕێوەبەتی خزمەت گوشتگوزاری و ژینگە پارێزی کرابوو 156 خۆراک بوو بەڵام وەزارەتی شارەوانی فەرزێکی تری کرد هەتا ئێستا و فەرزە بەڕەسمی نەکەوتە دەستی ئێمە نازانین چەندە بەڵام ئەوەی ئێمە گوێبیستینە لە سەروی 150 کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بۆیە کاتێک کە باسی ڕیسایکلینی زەبڵخانەکان دەکرێتن بۆیە ڕەفزی دێنیت لەبەرەوەی زۆربەی زۆری ئەو پاژماوانەی کە لە زەبڵخانەکان بوونیانەیە خۆراکینە لەبەرەوەی ئەو بۆ پێین بەکاردێت لەگەڵ ئەوەی شیبوونەوەی زووتر ڕوودەدا لە چاو جۆرەکانی تر جیاکردنەوەی ئەستەمە بۆیە سوودێکی وای لێ نابیندرێتن
تەنیا بۆ تەفاعولاتێکی کەم دەبێتن ئەگەر سوودی نیە وەکو پلاستیک و دار و کاغەز و جۆرەکانی تری پاشماوە. خۆی لایەنی ژینگەی پێویستە کار لەسەر ئەوە بکە کە بەردەوام زبڵت کەم بێتەوە، زبڵت کەم بێتەوە قازانجی هەیە تۆ ینی دووبارە بەکارهێنانەوەت لە کاتی خۆتایە. ئێستا وای لێ هاتووە چەند شباری وەکوتم هاوکێشەیەکی عکسیە، هەوڵ دەدرێت لایەنی کەم بکرێتەوە، بەڵام چەند باری گوزەرانی خەڵک باش بێ، چەند وەزعی مادیان باش بێ، تۆ چەند لایەنی تەکنۆلۆجیت بەرز بێتەوە، ظروف و معیشەتی خەڵک بەرز بێتەوە، وای لێدە زبڵ و خاشاکت زیاد دەکا لەگەڵی. پێداویستیەکانت زۆرە بێ کە پێویستی زۆر بوو کە متەطەلباتت زۆر بوو، بە هەمان شێوە زبڵ و خاشاکە زیاد دەکاتەوە. چەند خەڵک باری دارایی خراپ بێ، زبڵ و خاشاشی کەمە بێتەوە. هەر ئێمە خۆمان جاران کە پانتۆڵێک کە شتێک دەدڕا لە کۆنا هەڵەسان پینەیانەکرد ئەیاندوریەوە، ئەو دووبارەوە ڕیسایکلینگە. بەڵام ئێستا شتە نەماوە، هەرچ کاتێک کە بدڕێ شتێک پێ فەوری فڕێ دەدرێت. ئەوە نمونەیەکی بچووکە دەتوانانی لەسەر هەموو بابەتەکان بەکاری بێنیەوە، چ گەرمکردنەوەی خواردنە بۆ ماوەی چەند ڕۆژێک، چ بەکارهێنانەوەی هەموو ئەو شتانەیە کە پێشتر بەکار نەدەهات، بەتانی ئەتوانی بەکاری بینیەوە بۆ لایەنێکیکە بۆ پارچەی مەسەح بەکاری دێنن بۆ شت. بەڵام ئێستا ئەوە نەماوە. ئێستا بەهۆی گوزەرانی خەڵک کە خۆشتر بووە و خەڵک متەطەلباتی باشتر بووە، بەداخەوە هەموو شتێک ڕاستەوخۆ لە بەکارهێنانی یەکەمەوە فڕێ دەدرێت. ئێمە بڕۆ سەیری زبڵخانەی کانی قرژاڵ بکەم، مەوادی وەهامان بۆ دێ لە ناو ماڵانەوە هاتووە کە تەواوە هیچ عیبی نییە، هیچ کێشەیەکی نییە، تەنها ماڵەکە مجرد ئەوەی لە ئێستادا پێویستی پێ نییە فڕێداوە. پرۆسەی ڕیسایکلینگ هەنگاوی زۆر جددیناوە. ئێستا لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی شارەوانی لە پرۆسەی تەندەرینگە. پێم خۆشە پێشنیارێک بۆ برایانی خاوەن مەطعەمەکان چێشخانەکان، یعنی ئەو خواردنی کە دەمێنێتەوە بەناو یەک تێکەراوی مەکەن. عەزیزی من، 3 بەرمیلی دانێ، ئەوە ئی برنجبی، ئەوە ئی زەڵاتە و مەسەلەن فەواکێهەکان بی، ئەوی کە ئی ترشەکان بی، کاکە ئەو هەموو تەلەبەی لە بەشە ناخۆیەکان مەمنونیشتانن وەڵڵاهی کە ئەو خواردنەی بخۆن. ئەوانەی کە بیانیەکان لێرن، ئەوانەی ئەو بیانیانە هیندینە بەنگڵادیشینە، وەڵڵاهی مەمنونن ئەو خواردنەی بخۆن. زەبەڕاستی حەیفە ئەو خواردنە کە بەرماوەش نییە، کۆ کابرا نیوەی خواردێسیە، ئەوەی بەردەوی فرێدە، ئەوی کەی بەخاوێنی لە بۆ هەرگەرە و لە ناو شتێکی تایبەتی کە و بیرە ئەو خەڵکەی مەمنونیشتان و ساریش ناسی. حیفە وەڵڵاهی 135 فرێدراوی ئێمە خواردن بێ، ئەخەوە کوخوا قبول دەکاتن. ئینشاڵڵا هیوادارم بەڕاستی ئێمە ئەو زاهیرەی تەرککەین، چونکە خوای گەورە دوایە کە ئەو ناز و نعمەتەی لێستاندینەوە، ئەو دەهەنجم پەنجەی ئەسەف دەگەزین، خۆزیە ئەو ناشکریەمان نەکردبایە. بۆ خۆشکانی بەڕێزم بە تایبەتی یەکەمیشە دەبی زجی بە ماڵی مێردی بسووتێ، زجی بە ماڵی مێردی بسووتێ، شت بە هەدەر نەدا. پاشان ئەو خواردنەی کە حازر دەکەن نەگنیوەی بەگەر ئاوی دابڕوە، کە برنجی دەشەوەی حیفە مستەک برنج بەناو ئاوی دابڕوە. دەنن یابانیەکان کە برنجی دەشۆنەوە یەک دنک چێ لێ ناگەڕن بەناو ئاوێکەوی. لۆچکۆ قەدری ئەو نیعمەتە دەزانن کە خواردنیش لێ دەنن بەقەدر ئەوەندەی لێ دەنن کە پێویستیان پێبی، و ئەوەندەش دەخۆن کە مەعیدەیان قبوڵی دەکاتن. بەس ئێمەوە نین، هەر سێ حاڵەت ئەمە ئیسرافی تێدا دەکەین. پاشان ئەو خوشکانەی بەڕێزم ئەوەندە خواردنە لێنێ کە بەشتان دەکا، نەک ئەوەندەی لێنێ کە زیاد بیتن. و ئەگەر ماوەش لۆیان گەرمکەوە بۆ منداڵان هیچ ئایبی تێدانی، ئەگەر نەشیان خوارد ئەو تۆزەی کەماوە فڕەیمەدا لە ناو عەلاگەچی کە لە پێش دەرکەیدانێ، ئەوانەی تەیر و تواریان هەیە، ئەوانەی کە ئاژەڵن، ئەوان دێن لە خوان ئیسیفادەی لێ دەکەن. ئەگەر هەر کەمیش بوو هەر فڕەیمەدە بڕۆ لە دووری ماڵەکە داینێ بە ئەو تەیر و توارانێک کە لەسەر ماڵەکانن بێن ئیسیفادەی لێ بکەن. لە ماوەی ڕابردوو وزارەتی شارەوانی لەگەڵ بەڕێوەبەراتی خزمەتگوزاری ژینگە پارێزی لەم شوێنە ئێستا من لێوەستاوم ئەحسایەکیان کرد بزانین ئەو پاشماوانەی کە لێرە فرێدەدرێت زیاتر لە چی پێکاتون. بێگومان ئامارەکە زۆر جێگای سەرسوورمانە، بە پێی ئامارەکە بێ 130 ئەو خۆراکانەی یان ئەو پاشماوانەی خەڵک کە فرێدەدرێت پێکاتووە لە خواردن و بەشێکی زۆری برنج و هاوکات نان و پاشماوە خۆراکیەکانە. بێگومان ئەمە ڕێژەیەکی یەکجار زۆرە. 130 پێکاتبوو لە خۆراک، 128 پێکاتبوو لە پاشماوە پلاستیکیەکان، 106 پێکاتبوو لە پاشماوەی دایبی، و باقی پاشماوەکانی تریش پێکاتبوون لە کارتۆن و بەشێکی تر لە پاشماوە پلاستیکیانی وەکو ئەلمنیۆم و زۆرێک لە پاشماوەکانی تر. ینی
بە پێ ئەمامارەیە بێ 130 خەڵک لە ماڵەکانی خۆی لە نێو زبل و خاشاکەکانی خواردن فڕێدەدا کەمەش ئامارێک یەکجار مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان کە تێیدا هەرێمی کوردستان تا ئێستا پاژماوەکانی زۆر کەمە و تەنها لە تەواوی هەموو هەرێمی کوردستان 4600 تۆن پاژماوە فرێدەدرێت. وەکو چۆن لە ڕابردوودا بە بەردەوامی سەردانی ناوەندەکانی خوێندن دامودەستگاکانی حکوومەت هاوڵاتیان دوو داواکاری زۆر گرنگمانیانە یەکیان ئەوەیە هەوڵدان هەموو زبڵ و پاژماوەکانیان بەیباتیویتی لە ڕوانگەی خۆراکی و کەمی بکەنەوە وەکو باسم کرد خۆراک کەمتر لێنێن خۆراک کەمتر بکڕن ئەوەندەی دێتە پێشیان کە بیخۆن نەک زیادە ئسرافی لە خواردن بکەن و ئەگەر ئەوان کە دەیخۆن فرێنەدەنا سەر شەقامەکان یان ناو سەبەتەی زبڵیان یان زبڵخانەکان بەڵکو هەوڵدەن بۆ تەیرێک بۆ باڵندەیەک لە شوێنێک کۆیکەنەوە ئەگەر لە ماڵش دانیانێن لەناو لایلۆنێکدانێن لە بەردەرگاکانیان کەسانێک هەن ئاژەڵ و باڵندەیان هەیە لە ماڵێ سوود لەوە وەردەگرن لەوانەیە بیفرۆشنەوە بەڵام لەوەرەوەی سوودێک بۆ هەژاران دەبێتن بۆیە داوایان لێ دەکەن هەموو پاژماوە خۆراکەکانی یان کەمیکەنەوە یان لە شوێنێک داینێن بۆ ئەوەی کەسێکی تر سوودی لێ ببینیتن. بەپێ ئامارێکی ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانی ناسرااو بەفاو ساڵانە یەک لە سەرسەی خۆراکی بەرهەمات و فرێدەدرێت بەم شێوەش بە بەهای 1 تریلیۆن دۆلار زیان بەرە ئابووری جیهان دەگات. شارەزانی بواری ژینگە دەڵێن وشارکردنەوە و بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری کۆمەڵگا پێویستە. هاوکات پێویستە حکوومەت و میدیاکان کاری لەسەر بکەن کە تاکەکان خەمخۆرانە بیر لە خۆراک بکەنەوە بۆەوەی تاوجێی پێیان دەکرێت کەمترین ڕێژەی خۆراک فڕێ بدەن. بۆ مەش لە وڵاتێکی وەک کوردستان کایم پێگەیەکی بەهێزی لە نێو کۆمەلگادا هەیە بە تایبەتیش ئاینی ئیسلام زۆر دژی ئیسرافی و زێدەڕوویە دەکرێت لە مزگەوتەکان بەردەوام مامۆستای ئاینی ئامۆژگاری خەڵک بکەن بۆەوەی تاوجێی پیان دەکرێت هاوڵاتیان و مسلمانان هیچ خۆراکێک بە فیڕۆ نەدەن.